کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی سربەخۆ بە 14 کاندید لەسەر ئاستی هەرێم بەشداری هەڵبژارنەکەی عراق دەکات و لە پارێزگەکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین و مووسڵیش بە لیستی هاوپەیمانی نیشتیمانی بەشدارە. پسپۆڕی و لێهاتووی مەرجی سەرەکی پاڵێوراوەکانی کۆمەڵی ئیسلامی بووە و ئەندامێکی ناوەندی هەڵبژارنەکانی و حزبەش دەڵێت ئەوانەی کاندیدیان کردوون سەرجەمیان بڕوانامەی باڵا و پسپۆڕی تایبەتیان هەیە. هەڵبژاردننی 12/5/2018 لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەرسێ پارێزگای سلێمانی و هەولێر و دۆهۆک کۆمەڵی ئیسلامی لیستی سەربەخۆی هەیە و لە هەموو پارێزگاکان لیستی پێشکەش کردووە و چاوەڕێی ئەوەی ڕاستانی بۆ بکرێ و دەست بکرێ بە کارەکان. سەبارەت بە ناوچەکانی مادەی 140 کە 4 پارێزگا لە خۆی دەگرێت کەرکووک، دیالە، سەلاحەدین، نینەوە. دیارە ئێمە لە چوارچێوەی لیستی نیشتیمان کە لیستێکی پێکهاتەی هاوپەیمانیە لە نێوان گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری. لە کەرکووک دیارە ئێمە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عراقدا پاڵێوراوەمان هەیە، پاڵێوراوەکە ژمارەکەشی نزیکە، ژمارە 3 و هەروەها لیستی هاوپەیمانی نیشتیمانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەرۆکی لیست لە کۆمەڵی ئیسلامیە، لە نینەواش سەرۆکی لیست بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە کۆمەڵی ئیسلامیە، لە پارێزگاکانی تریش بە کاندید بەشداریمان کردووە. لەم خولەی ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆمەڵی ئیسلامی 3 پەرلەمانتاری هەیە کە ڕۆڵێکی بەرجەستە و ئیجابیان لە هەڵوێستە دیارەکان و پێشکەشکردنی پرۆژە یاساکان هەبووە و توانیویانە بەرگری لە ماف و قوتی هاوڵاتیان بکەن و دژی هەموو و پرۆژە و کەسانە بوەستنەوە کە زیانیان بۆ کورد و کوردستان هەبووە و تەنانەت لە بەغداشەوە شەڕی گەندەڵکارانی هەرێمیان کردووە. کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵیش باوەڕی وایە گەر هاوڵاتیان پشتیوانیان بن ئەوە خەڵکی زیاتر دەنێرنە بەغدا بۆ بەرگریکردن لە مافەکانیان و دەژڵێت دەیانەوێت سەر بە خۆیانە بەشداری هەڵبژارنەکان بکەن بۆی بەرهەمی ماندوویەتی 4 ساڵی ڕابردوویان ببیننەوە. ئەوە پێشبینی ئێمە ئەیخینە دەستی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان ئەزان کە ئێمە 6 شێرێکمان هەبووە لە کوردستان و 3 شێرمان لە بەغا بوونەوە وەڵاو شێرە پەرلەمانتارەکانمانن کە بینیوانن چیان کردووە و حتمما دیارە ئەگەر ئەوان هاوکارمان بن ئێمە شێری چاکترە نێرینە ئەو گۆڕەپانانە بۆی دیفاعیان لێ بکەن و دەنگەکان و خواستەکانیان بپارێز. پشت بەخوا بە لیستی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان دابەزین. باش ماندوو بووین، خۆمان ماندوو کردووە، ینی ئەم 4 ساڵە 4 ساڵ و چەند مانگێکە ئەوەی کوردستان بچێتە نزیکە بێتەوە لە 5 ساڵش وانە ناڕەحەت بووین، ناڕەحەت کراوین، قسەمان پێوتراوە، خەڵکمان گیراوە، پەرلەمانتارانمان، وەزیرەکانمان، هەموو بەرپرسەکانی کۆمەڵ لە سەروی هەمویان ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو ئەوەی لەسەرمان بووێ و ئامانەتە ئەدامان کردووە حەزەکەین نەتیجەکەی ببینین. با پێچەوانەی خەڵکیەوە کە لەسەر گەندەڵی و دزی ڕەوانەی هەرێم دەکرێتەوە پەرلەمانتارانی کۆمەڵ لە بەغدا نەک تەنها شەڕیان لە پێناو بەدەستێنانی مافەکانی خەڵکدا کردووە بەڵکو یەکەم لاینی سیاسیە کە پەرلەمانتاری لە خراپترین دۆخی عێراقدا لە پێناو هێنانەکایی ئاشتی و ئارامی نێوان پێکاتەکان تیرۆر کراوە و دەیەوێت لە داهاتووشدا بە نوێنەرەکانی ئەو مافانە بەدەست بێنێت کە دەسەڵاتدارانی کورد لە پێناو بەرژەوەندی شەخسی و حیزبیەکانیان لە بەغدا لە بیریان کردووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.